بەهۆی نەبوونی کارگەی سەر لە نوێ بەکارهێنانەوە ڕیسایکلین لە سنووری سلێمانی تا دێت قەبارەی پاشەڕۆی پلاستیک و مادە نایلۆنیەکان ڕوو لە زیادبوون دەکەن. سلێمانی ڕۆژانە 1200 تۆن پاشەڕۆی هەیە و بەهۆی نەبوونی کارگەی سەر لە نوێ بەکارهێنانەوە سەرجەمی دەخرێتە چەمی تانجەڕۆوە. لە هەرێمی کوردستانیش سەرجەم پارێزگاکان ڕۆژانە زیاتر لە 7000 تۆن پاشەڕۆی هەیە. ئەو پاشماوەی کە لایەن تاکەوە بەکارهێنرێت 4 هێندەی ئاستی ستانداردە لە هەرێمی کوردستان و ڕۆژانە نزیکەی کیلۆیەک و 200 گرام بۆ هەر تاکێک پاشماوە دیاری کراوە و بە کۆی گشتی لە هەرێمی کوردستان نزیکەی ینی ڕۆژانە 7500 تەن و زیاتر لەم پاشەڕوانە کۆکرێتەوە. بەتەنها لە ناو سنتەری پارێزگای سلێمانی نزیکەی 1200 تەن زیاتر ڕۆژانە لەم پاشەڕوانە کۆکرێتەوە و هەموو ئەمانش کە کۆکرێنەوە فڕێدرێن ناو ژینگە و ناو خاکەوە. لە کاتێکە ئەم پاشەڕۆیانە ینی وزەیەکی بۆ بەکارهێنراوە تاوەکو دروست کراوە بۆ بە کەرەستێک و کاتێکیش کە فڕێدرێت لە ڕاستیە لە ڕووی ئابووری و هەمزیان بە تاکە گەێنرێ هەمزیان بە ئابووری وڵاتە گەێنرێ. لەبەرەوە حکوومەت بێباک بۆ بەرامبەر بە بوونی ئەو پاشەڕۆیانە بۆی کە دووبارە چەندین کارگەی جیاوازی لەسەر ئاستی پارێزگاکان و ئیدارە سەربەخۆکان و تەنانەت لەسەر ئاستی شارۆچکەکانیشدا بمەزرێنێ بۆی دووبارە ئەو پاشەڕۆیانە بەکاربێنرێتەوە. ئەمە هەم ژینگەی پێ پارێزرێ و هەم لە ڕووی ئابووریشەوە سوودەگەێنێت بە کۆمەڵگا. 18 ئادار واتە مانگی سەی هەموو ساڵێک ڕۆژی جیهانی سەر لە نوێ بەکارهێنانەوەیە. پسپۆڕانی تەندروستی هۆکاری زۆری نەخۆشیە کوشندەکان بۆ پیسبوونی ژینگە دەگەڕێنەوە. ژینگەی سلێمانی تا چەند ساڵی دیکە زیاتر بەرەو قۆناغێکی مەترسیدارتر دەڕوات. سوتاندنی پاشەڕۆکان و نەبوونی کارگەی سەر لە نوێ بەکارهێنانەوە هەڕەشەیەکی مەترسیدارن لەسەر دانیشتوان. طبعا کاک ڕامیارێمە ئەگەراوە بەردەوام بێت تووشی کارەسا دەبینەوە. ئێمە بۆ ڕیسایکلین یەکەم هەنگاوە بێ هۆشیاری تاکمان هەبێ، یەکەم هەنگاوی ڕیسایکلین لە تاکەوە دەست پێەکە کە ئێمە لە سەرەتاوە لە ماڵەکەی خۆمان نابتوانین ڕیسایکلین بکەین بەوەی شتەکان جاکەینەوە کەمترین مەوادی پلاستیکی بەکاربێنین. اینجا ئەمە وردە ئەڕاتە پێشەوە تاگاتەوەی کە لە ڕیسایکلینێکی گشتی بکرێ ئەویش لەلایەن حکوومەتەوە. بەداخەوە تا ئێستا ڕیسایکلینێکی ئۆتۆمانیە لە ناو سلێمانی. زیانە ژینگەیەکانی کاک ڕامیارەوەی خۆ دەیبینی کە ڕۆژانە داتاکانی نەخۆشخانەی هیواوەرەگرین ڕۆژانە و هەموو لە نەخۆشخانەکان داتاکان دیارە چی ئەگوزارێ ڕۆژ بە ڕۆژ ئەمە زیاترە بێ کە خۆڵ و خاشاک زیاتر بوو ژینگەیەکی خاوێن کەمترە بێتەوە ژینگەی خاوێنیش نەما طبعاً یعنی مرۆڤ بەرەو کارەسا دەڕوات. هەرچەندە نزیکەی 10 ساڵە لە تانجەڕۆ کۆمپانیایەکی کەتی تایبەت سەرقاڵی دروستکردنی کارگەیەکی سەر لە نوێ بەکارهێنانەوەیە، بەڵام دیار نییە کەی دەست بەکار دەبێت. سلێمانی یەکێکە لەو شارانەی لەسەر ئاستی پارێزگاکانی دیکەی عێراق زۆرترین پاشەڕۆی هەیە. جگە لە چەند کارگەیەکی بچووکیش نەبێت، نە حکومەت نەکەتی تایبەت نەیتوانیوە کارگەی گەورەی سەر لە نوێ بەکارهێنانەوە تیایدا دروست بکات. ڕامیار عوسمان، کەناڵی پێیاو، سلێمانی.